وحزق وشبنس مرة بحي بداخل بمنانوس حزق من بولم من حزقم مامۆستاجان چۆنی تەندروستی و چۆنە؟ بژی باخود سوازیوەکەم زۆر مەمنون ئەمڕۆکە لێرە بووی چۆن بوو ئەو وەڵای سوپاسان دەکەم بانگێشکرا بوو بۆ بەرەجا لە دەسای خۆش ئینشەڵا بەرەجای سەرکەوتۆ بێ سوپاسیان دەکەم سۆبەی سەیوژەکەم خۆ وەزعە چۆنە؟ بژی باخودم وەڵای زۆر بەیەخت لە ماڵم کاتەکان بەخەنەوە بەسەرە بەم ئەخێنمەوە زۆر بێخۆش نووسیوە وەڵاهی ناتوان بنووسم ڕاستی بێ ناشمێ قسە بکەن لە بۆمبای لە دوای بۆ بنووسنەوە نامی حەزاکەم خۆی حەزەکەم ش بنووسن مەڵە بە حەی بەداخەو بۆم نانووسرێ ئیشەڵڵا تەمەەن درێژە بی و لە ساغی مامۆستاجان ئەوەی کە هەیە متابعاکەیت سیرکارە بوونەریەکانەکەیت زۆر 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 هەموو کاتێ هەموو کاتێ سەیرەکەم دەستخۆشیانێکم هیوایرم سەرکەوتوو بن سواسانەکەم ئەو گەنجانە من ئینسان شاکن کوڕی شەکەن هونەرمەندی شاکن بێوەی بن ئینشەڵڵا لەگەلەوە سپاس دەکەم بیری کاری هونەری ناکەی وەڵای بیرێکم بەڵام دەسەڵات بەڵێنجی ئیشەڵڵا تەندروستی و باشە بێت و چاومان پێ دەکرێتەوە لە شاشەکانە سەردەمانێک ڕۆڵی ئاشتی تەبینی کوڕی ڕۆژەی پۆلیس بژین سپاسێکم بژین دیاخۆ سپاس دەکەم مامۆستاجان سپاس زۆر مەمنون بۆیۆش سوپاسان دەکەم پزیشکەکان ئەڵێن چی؟ وەڵایتر پزیشکەکان بڵێن چی؟ یعنی من چارەیان پێداکە بڕاستی شتی جوانێ بتوانن هینکەن بتوانن بەڕێ ببن هونەرمەندان سەردانتەکان؟ وەڵایەن هونەرمەندانە بەڵێن بەڵای بڵێم چی نایە زۆربیان نان حەزێکم هێن بۆ لەم من حەزەکەم یعنی کاتم هەیە کاتێ پێشوازیان لێکم هەروەڵە زۆر سپاس مامۆستاجان عەزەتم مای سپاس دەکەم